بیرد لەوە کردێتەوە بۆ پێلێی ئەفسانەی بەڕازیلی خاوەنی 3 مۆندیالە. هەرگیز لە ئەوروپا یاری نەکردووە. ئەو هۆکاران چی بوون کەوای کرد ئەفسانەکەی وڵاتی سامبا تەنها یاری بۆ دوویانە بکات، ئەوانیش سانتۆس و کۆمۆسۆسی ئەمریکی بێ. پێلێ دەڵێت یاریکردن لە مەدرید باوەڕ پێنەکراو دەبوو، بەڵام پەشیمان نیم لەمانەوە منە سانتۆس. ناسینی سانتیاگۆ بێرنابێ و پێلێ لە یاریکی دۆستانی ڕیاڵ مەدرید بەرامبەر سانتۆس بوو لە ساڵی 1959 لە یاریگای چامارتین کە بۆ یادی میگێل مۆنێس ڕێکخرا بوو. ئەو کات تەمەنی پێلێ تەنها 19 ساڵ بوو. هەر لەو ساتەدا سانتیاگۆ بێرنابێ ویستی بگازێتەوە بیکاتە جێگرەوەی دی ستیڤانۆ، بەڵام سەرکەوتوو نەبوو لە ڕازیکردنی پێلێ. سانتیاگۆ بێرنابێ سەرۆکی پێشووی یانەی شاهانە کۆڵی نەدا و لە ساڵەکانی 1961 و 1963 دووبارە هەوڵی گواستنەوەی پێلەیدا، بەڵام هەمیشە پێلێ دەیگوت زۆر سوپاس سەرۆک، ئەوە شەرەفێکە بۆ من کە دەتەوێت دیاری بۆ ڕیاڵ بکەم، بەڵام من دەمەوێت بەردەوام بم لە ژیان لە وڵاتەکەم و لەسان تۆزە تەنیش دایک و باوکم بم. پێلێ ئاشکرای کردبوو لەبەرەوە نەچوە ڕیاڵ مەدرید چونکە برنج و فاسۆلیای خۆش دەویست کە دایکی دروستی دەکرد. هەستی بە ئاسوودەی دڵخۆشی دەکرد لە وڵاتەکەیدا. دایکی و باوکی چەند مەترێک لە ماڵەکەیانەوە دوور بوون. لەی گەرما هەمیشە 25 پلە بوو، کەنار دەریاکەش زۆر نایابوو. لەوێ هەموو شتێکی هەبوو کە پێویستی بوو. لە کۆتایدا دەیتوانی بڵێت سانتیاگۆ بێرنابێ ڕاستی کرد کەوتی ئەفسانەی یاریەکە هەرگیز بۆ باشترین یانەی جیهان یاری نەکرد.